لەسەر ئەم دیدارە قسە گفتووە دەکەین دەپرسین ناونیشانی دیدارەکە کە لە ساڵی لۆزاندا کورد پێکەوە ژیان دەکات بە چارەسەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامانج لە هەڵبژاردننی ئەم ناونیشانە بۆ دیدارەچەوە هاوکات لە دوای سێ ساڵەی پەیمانی لۆزان چارەنووسی کورد و هەروە چارەنووسی پەیمانی لۆزان و تەواوی ئەو بابڵین هەنگاوە سیاسیانی کە بە دوای خۆیدا دەهێنێت چی دەبێت تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر جاویدان کەمال نوێنەری پێدا لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی بەیانی کوردستانی نیوزەوە میوانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە ناونیشانەکەی ئەم دیدارەوە دەست پێ دەکەین دیارە ئەو دیداری کە سازکراوە ناونیشانەکە پێکەوە ژیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبژاردننی ئەم ناونیشانە بۆ 100 ساڵی پەیمانی لۆزان بۆچی بەیانیتان باش بەخێراتی سپاس سەرەتا لە ئەوەی کە 100 ساڵ تێپەڕێەوە لەسەر پەیمانی لۆزان ئەمەوەی بڵێم وەکو کورد ڕاستە مەسەڵەن ینی مافی گەلی کورد پێشێل کراوە لەو پەیمانە و دۆزی گەلی کورد لە ناو برا لەسەر داخوازی دەوڵەتی تورکیا تازە لەدایک بوو لەسەر میراسی ئیمپراتۆری عوسمانی وەکو گەلی کورد ڕاستە ینی نەهاماتەیەکی زۆر بەسەر گەلی کووردا هاتووە تووشی سیاسەتی قڕکردن بووە بەم 100 ساڵە بەڵام ئەکری لێرەش گەشتبین بن کە گەلی کورد توانی هەم خۆی بپارێزێت لەو سیاسەتانە و بەلکو بەعکسەوەش نمونەیەک پیشام دات کە ئەو ئەتوانی ڕێگای چارەسەری بۆ کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەش لە ڕێگای سیستەمی پێکەوە ژیانە گەلی کورد لە پارچەکانی کوردستان پیشان دەدات و ئەم دیدارش کە سازکرا لەسەر ئەم تایتڵە کە پێکەوە ژیان ئەتوانن بێتە چارەسەری کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردش ئەتوانی پێشانگایەتی ئەم شێواز و ستایلەی گۆرانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بیکات و مافی خۆشی بەدەست بینە بەڵکو نەک تەنها مافی خۆش مافی گەلانی تریش کە ئەوانش مافیان پێشێل کراوە لە پەیمانی لۆزان مافی ئەوانش بەدەست بینن و لە هەمان کاتشدا سیستەمێکی پیشام دەین وەکو چۆن لە هەرێمی کوردستان بیان لە ڕۆژئاوای کوردستان بێ کە کورد ئەتوانی لەگەڵ نەتەوەکانی تر سیستەمێک دابمەزرێنێت لەسەر بنەمای دیموکراسیش و یەکسانی لە بینی نەتەوەکاندا. باشە دکتۆر دیارە ئەم دیدارە ئومێدێکە بۆ بەدەستهێنانی تەواوی مافەکان لە دوای پەیمانی 100 ساڵی لۆزان بەڵام لەسەر ئاستی کردداری و لەسەر ئاستی هەنگاوی بە تایبەتی لایەنە سیاسیەکان تا چەندە ئەم هەنگاوە هەیە بۆ ئەوەی لە دوای 100 ساڵی پەیمانی لۆزانیش کورد بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان سەخامگیری خۆی و بەدەستهێنانی مافەکانی خۆی زیاتر هەنگاوی بۆ بنێوکاری لەسەر بکات. یعنەوەی گرنگ بوو کە باسمان کرد کورد توانی خۆی بپارێز لەم 100 ساڵەدا و بەلکو نەک تەنها خۆشی پارێز خۆشی بەڕێخستن دەکرێت اینجا هەنگاوی دوای ئەمە چییە کورد ئەبێ خاوەن استراتیژیەکی ڕوون و وازەح بێ بۆ دەستنیشانکردنی مافەکانی خۆی لە بامڵێن لە ساڵانی داهاتوودا کورد زۆر گەرنگە کە لەم فترەیە دایتر ماڵی ناو خۆی کورد زیاتر ڕێک بخات و هەم وەکولایەنە سیاسیەکانش لە بەرژەوەندی حزبیەکان لەو بیر و باوەڕە تەسکەنە دەرچێن زیاتر و ئێمە خاوەن استراتیژیەکی هاوبەش بین بۆ نەتەوەکەمان ینی پلانی کورد لە سەراستی هەر چاپارچەی کوردستان خزمەتی دۆزی گەلی کورد بێ هەندێک هێلی سوورمان هەبە بۆ نمونە پاراستنی ئەو دەستکەوتانەی کە گەلی کورد بەدەستی هێناوە لەم 100 ساڵەدا بۆ نمونە قەوەڕەی هەرێمی کوردستان یان خۆسەری باکو ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژاوای کوردستان ئەمانە ئێمە بەدەستکەوت بزانبین و داکۆکیژی لێ بکەن و دیفاعیشی لێ بکەن و لەسەر ئاستی نێردەوڵەتیش جۆرێک لە لۆبیەک دروست بکرێت هەموو لایەنە سیاسیەکان تیا بەشدار بن و دیفاع لە مافی گەلی کورد بکەن. باشە دکتۆر دیارە باس لە دەستکەوتەکانی 100 ساڵی پەیمانی لۆزان دەکەی کە لە بەشێک لە بڕگە و مادەکانی پەیمانی لۆزان ئەگەر بە دوو مادەی کەمیش بوو بێ بە دوو بڕگەی کەمیش بوو بێت باس لە پاراستنی مافی کورد و بە شێوەیەکی گشتی لە چوارچێوەی سووریا و عێراق و ئێران مافەکانیان بپارێزن هەم لە زمان هەم لە کەلتور بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینیت لە کوردانی چوارپارچەی کوردستان ناوچەکانی دیکە هێشتا ئەم مافانە بەدەست نەهێنراوە لەگەڵ بەدەستنێنانی ئەم مافانە بە تێپەڕبوونی 100 ساڵ دەکرێت بڵێ هێشتا ئومێدی ئەوە هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان لە دوای پەیمانی لۆزان هەنگاوەکان گەشتبین بن ئەوەی کەوتمان گەشتبین بن ئەوەی کە گەلی کورد ینی کە تووشی ئەم هەموو نەهامەتیە بووە تووشی ئەو هەموو سیاسەتی قڕکردن بووە تووشی ئەنفال بووە تووشی کیمیاباران بووە تووشی جۆرێک لە سیاست بردەوە بۆ کللتوری گەلی کورد لە ناو برێت بەڵام گەلی کوردش بەبێ ئەوەی کە لە چوارچێوەی ئەم چوار دەوڵەتانە کە مافە سەرەتاییەکانیش پێ بدرێت توانیوێتی خۆی بپارێزی و مافی خۆشی هەر بە زمانی خۆشی قسە بکە و کللتوری خۆشی بپارێزیت و بەڵکو
تەفگەری سیاسیش بەر و پێش بات و تەفگەری با بڵێن کللتوری و ڕەوشەمبیریش بۆیە ڕاستە یعنی ئێمە بەداخەوە دووبەراڵێنەوە کوردا بەشکرا لەسەر 4 دەوڵەتین سیستەمین دیکتاتۆریش کە هەموو سیاسەتێکی لە ناوبردن بەڕێوە بردووە لەسەر گەلی کورد بەڵام گەلی کورد توانیوێتی خۆی بپارێزێت بۆیە ئەمە ئەکرێت ببێتە هەنگاوەک و سەرەتایە کە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئێمە باسی ئەوە بکەین ینی کە ئیتر لە دوای 100 ساڵ بە تێپەڕبوونی پەیمانی لۆزان تر گەلی کورد مافی خۆیەتی مافی خۆی بەدەست دیارە با بڵێن مێژووی پێش 100 ساڵی لۆزان و دوای 100 ساڵی لۆزان ڕەنگە دوو مێژووی جیاواز بێت لە دوای 100 ساڵی لۆزان مێژوو چیمان پێ دەڵێت دەکرێت بڵێ ئەو با بڵێن پلکێشیانی کە تورکیا بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان لەسەر سنوورەکان هەیەە لە دوای 100 ساڵی لۆزان زیاتر دەبێت یا مێژووەکە ڕێگە بەوە دەدات؟ ینی ئەگەر سەری وەزەی ناوچەکە بکەین بە گشتی 100 ساڵ پێش ئێستا و لە کاتی حازردا ئەو کاتە ما بڵێن لاینی سەرەکە کە قسەی کردووە لەگەڵ دەوڵەتین زلهێزی جیهانەوانی کە لە شەڕی جیهانی سەرکەوتوو بوون بریتانیا و فەرەنسا و ئیتالیا تورکیا بوو بە سەرپەرشتیاری کەمال ئاتاتورکدا بۆیە بۆ پاراستنی هەم بەرژەوەندەکانی خۆیان و ڕێککەوتنێک لەگەڵ تورکیایان کرد بۆ ئەوی تورکیاش دوور بخنەوە لە رووسیادا ئەو کاتە پەیمانی سێڤەر لە ناوبرا پەیمانی لۆزان لەدایک بوو پەیمانی سیڤەر مافی گەلی کوردی پێەیە ینی کورد خاوەن ستاتویەکی خۆی بێت لە داهاتوودا بەڵام لە پەیمانی لۆزان ئەوە هەر پێشێلکرا و باسش نەکرا مەبەستێک هەبوو ئەوە بوو کە بەرژەوەندەکانی خۆیان پارێزن ئەم دەوڵەتانە زائیدەن تورکیا دوور بخنەوە لە رووسیا کە ئێستا وەزاکی حازرش لە دوای 100 ساڵ هەیە دووبارە مەوزوعی شەڕی رووسیا و ئۆکرانیا هەیە و دووبارە رووسیا ئەوێت تورکیا لای خۆی داڕاکەش و تورکیا ئەوش دووبارە ئەم خاڵە بەکاربیێنیت و دووبارە لە دژی گەلی کووردا بۆ ئەوەی کە هەم دەوڵەتانی با بڵێن ڕۆژ ئاوە دووبارە ڕێگایەک بە تورکیا بدەن بۆ ئەوی تورکیا نەچێتە بەرەی رووسیا دووبارە ئێرش بکاتە سەر ڕۆژ ئاوای کوردستان و باشووری کوردستان و میساقی ملی زیندوو بکاتەوە ئەوەی کە لە پەیمانی لۆزاندا ڕوویدا تا ئێستاش ئەمانەی کە ئەتوان پێیان بڵێن عوسمانی تازە بەسەر پەرشتی ئەردۆغان دووبارە ئەوانش تا ڕادەیەک ئەڵێن ئەوانش مەغدور کراون چونکە ئەوان لەسەر ئەساسی میساقی ملی سەرەتا وسیان کۆمەری تورکیا دابمەزرێنین ئەویش بە مافی خۆیان دەبینین کە کۆمەڵک خاکی تریش ڕەبتکەن بە تورکیا بۆ نمونە باکووری سووریا و باشووری کوردستانش ئەمە مخابن ینی ئەم ئێرشانەی دەوڵەتی تورکیا لەو چارچێوە دادێ بێگومان ئەبێ ئێمە کورد زۆر هوشیار بن لە بۆ بەرامبەر ئەم سیاسەت دەچینەوە سەر ئەو بابەتی لە ئێستادا کە باس لە لەشکرکێشیەکان کرد واروها شەڕی رووسیا و ئۆکراین دەکرێت بڵێ مێژوەکەی گۆڕیوە کەواتە هەنگاوەکان بەرەو چۆمان دەبات بەڵێ ینی وستم ئەو خاڵە تەواوی بکەم یانی دووبارە تورکیا بە سەرپەرشتی ئەردۆغان ئەوێ ئەم خاڵە بۆ خۆی بقۆزێتەوە جارێکی تر ئەوەیە کە با بڵێن دەوڵەتانی زلهێزی جیهان وەکو ئەمریکا و فەرەنسا و بڵێن بریتانیاوانە ئینگلترا ئەوان چاوپۆشیەک بکەین بەس تەنها بۆ ئەوەی دووبارە تورکیا نەچێتە بەرەی رووسیا بۆیە تورکیا ئێریش دەکاتە ئێستا حالیان سەر ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستانش بەڵکو مداخەلەی کۆمەڵە شوونی ترش دەکەیت تا گەیتە لیبیاشەوە ئەوەی کە فەرقە ئێستا ئێمە بڵێن لە پەیمانی لۆزان ئەو کاتە بەنسبەت کوردەوە مخاطبی یەکەم لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەوان لەگەڵ تورکیا ئەم بابەتە تاوتوێ کراوە و مافی گەلی کورد ئیتر پراوێز خراوە با بڵێن ئێستا حالیان وەزای کورد فەرقەکە ئەوەیە کورد لە بینی 4 دەوڵەتەدا بەش بووە سە کورد کە بیوێ دۆزی خۆی چارەسەر بکاتەوە ئەوێ بیر لەم وەزع تازایەش بکاتەوە ئێمە کە باسی دۆزی گەلی کورد دەکەین باس دەکەین لە قوارەی 4 دەوڵەتە 4 دەوڵەتش کە ئەوانش هەر بە هەمان شێواز بە هەمان عقلیەت سیاسەتێکی لە ناوبردن ویستیانە و گەلی کورد لە ناو بنەوە سیاسەتێکی قڕکردن بوو گەلی کورد ئێستا ئەوێ ئەوەی کە بەدەستی هێناوە لەم چوارچێوەی با بڵێن ئەم 4 دەوڵەتانە ئەبێ ئێمە لێرەوە دەست پێ بکەین ئەوە بە دەستکەوتی خۆمان بزانین بۆ نمونە هەرێمی کوردستانێ خۆسەری باکوور ڕۆژهەڵاتی سووریایە سەرکەوتنی گەلی کورد لە باکووری کوردستان کە توانیوێتی ببێتە هێزی سێیەم لە پەرلەمانەوە شۆڕەشی ئازادی و ژن با بڵێن سەرهەڵدانی ژن و ژیان و ئازادی لە
ڕۆژهڵاتی کوردستانش یان ئەمانە هەموو دەستکەوتن ئەبێ ئێمە بە دەستکەوتی هەر چا پارچەی کوردستان بزانانی هەموو دەستکەوتێک لە هەر پارچەی کوردستان بە دەستکەوتی پارچەکانی ترش بزانانی بین اینجا لە ئاستێکداش کە ئێمە بتوانانی بین ئەم دەستکەوتانە بپارێزین و بکنە بناغەیەک بۆ ئەوەی ئێمە بتوانین بین مافی گەلی کورد لە هەر چاپارچەی کوردستانش بەدەست بێنن لە هەما کادامە بە چیوە هاتووە طبعاً ئێمە ئەمە بزانین بین ینی هەم ئێستا کورد خاون هێزی لەشکریشە خاون پارتی سیاسین کۆمەڵە پارتی سیاسی بەهێزن خاون تەفگەرێکی ڕەوشنبیریش هەیە ینی ئەمانە هەموو ئەبێ کۆ بکرێتەوە لە چوارچەوەی چەترێکدا و بۆ ئەوەی دیفاع لە مافی گەلی کورد بکەن لە هەر چاپارچێک. باشە دکتۆر دیارە ڕەوشی کوردانی باکوور ڕۆژاوا ڕۆژهەڵات ئەو دابەشبوونەی کە کورد بەسەر چوار پارچەیدا هەیە بووە ئەمە جگە لە وڵاتانی راستە و چوار پارچە وڵاتانی بەشداربووی پەیمانی با بڵێن چه هەنگاوێکی دواتر دەنێن ئایا کاریگەری ئەم وڵاتانی بەشداربوو لە پەیمانەکەدا کاریگەری لەسەر چارەنووس و داهاتی کورد چی دەبێت؟ یانەوەی کە گرنگە ئێمە ئەم خاڵش باسی بکەین ینی پەیمانی لۆزان ڕاستە ئەمە 100 ساڵ سەرەتی پەریوە بەڵام لە پەیمانەکەدا هیچ شتێک نییە بڵێ دوای 100 ساڵ کۆتایی پێبێت یا لە ئەبێ گۆڕانکاری بەسەردا بێت مۆزوع ئەوە نییە کە ئێمە وەکو کورد باسی ئەم خاڵە دەکەین ئەڵێن لەبەرەوەی کورد ئێستا حالیان گشتوتە ئاستێک کە بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان لە هەرێمی کوردستان پیشانی داوە کە ئەتوانێت فاکتەرێکی دروستکردنی ئاشتی بە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بەڵکو فاکتەرێکە بۆ پاراستنی ئاسایشی نێودەوڵەتی ینی بینیمان چۆن هێزی کورد بەرامبەر تیرۆریستانی داعشیانی شەڕێکی بێوێنە و هەم لە پێناو پاراستنی ئاسایشی جیهانیش بوو لە پێناو پاراستنی نەتەوەی کورد و نەتەوەکانی ترجگە لەکەل کووردا دەژین لەسەر خاکی کوردستان بۆیە ئێمە ینی لەم مەرحەلەدایە دەڵێن کە زۆر گەرنگە ئەو هێزانەی کە ئەو پەیمانەیان ئیمزا کردەوە لەگەڵ دەوڵەتی تورکیا هەم چاوێک بەو ڕێککەوتنەدا بخشینەوە ئێتر هەم دانیش بە هەڵەی خۆیاندا بهێنن و ئەوانش لەگەڵ گەلی کورد هەماهەنگ بن بۆ ئەوەی ستاتۆیەک بۆ گەلی کوردیش دروست بکرێت. زۆر سپاس بۆ ڕوونکردنەکان زۆر سپاس بۆ دکتۆر جاویدان کەمال نوێنەری پێدا لە هەرێمی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان.